ماگەک دەبی لە ئیشراف ئەمر کراکە ئێمە ئەو مەکتەبە بگوازێتەوە لە بۆ مەکتەبی نازدار لە برایەتی نێزم مزگەوتی شێمحێدین تەمان دوورە لێرەوە ئەوێ ئامازەوە لە مرکزی شارە لای دەستگای شەیدا تقریبا 430 تەلەبەمان هەیە دوو داوامە قوتابیەکانمان زۆری عەرەبن کوردن تورکمانن هی سووریایی بەغدایە هی بەسرایی ئەو شوێنانن ماوەسایەکەش تقریبا 35 ماوەسا دەبین کورد و عەرەبین دەوام کرد کە مەسیحیشی تایە زە ئێمەش حەز ناکە یعنی بگوازێتەوە هەم لە بۆ قوتابیەکان لە بۆوان دوورە زۆریان لە ئەترافن مانەوە سیارە دەی بگری بەلایەن کەمەوە لەوان 100,000 بیوە هەر لۆ قوتابیەک ئێمە مامۆستایمانەوە دەبی تەکسی بگرین بە 150 تا 200 کەسە یەک مدیری لەگەڵ مشریفەچی ڕکیان کرد لە گفتوگۆ لەوێندا لە وەزارەتی پەروەردە ئەوە دەیە قسەی من دەی بەسە قسەی توکەوی ئەو درا قسەی من دەی بەسە قسەی توکەویتن لەبەر ئەوەی لە ئەو گفتوگۆی ئەو مەکتەبیان نەقلی وێ دەرکردیا داوامە لە حکومەت یاریمەوە داوامە لە وەزارەتی پەروەردە ئەوەیە ئەلێ کۆنە ئەوان لێ کۆنە عەرەبن یعنی نەگۆزرێنەوە